جوانترین سلااوان لێ بێفەرمونی و کورتێک لە هەواڵەکان جێگری سەرۆکی پەرلەمان عێراق ئەنجومەنی سیاسی عەرەبی لە پارێزگای کەرکوک تۆمەتبار کرد بە جێبەجێکردنی ئەجێندای دەرەکی با مەبەستی خزمەتکردن بە بەرژەوەندی تایبەتیەکانیان تاکیدیشی کردەوە کەرکوک پارێزگاری لە پێناسەی کوردستانی خۆی دەکات لە بەرنامێکدا عارف تەیفور ڕایگەیان عەرەبەکانی کەرکوک جار بەجار لێدوانی گێچەڵامێز دەدەن بۆ نانەوەی یاژاو و تێکدانی پەیوەندی نێوان پێکاتەکانی شارەکە و ڕوونیشی کردەوە ئەنجومەنی سیاسی عەرەبی و هەندێک لە پەرلەمانتەرە عەرەبەکانی سەر بە پارێزگاکە لەم دواییەدا پەسەندکردنی بڕیاری سەر لە نوێ دیاریکردنی سنووری ئیداری نێوان پارێزگاکانیان ڕەت کردەوە. سەرۆکوەزیرانی عێراق تاکیدی کردەوە هەڵوێستی عێراق جێگیرە سەبارەت بە پێویستی شڕکردنەوەی هەوڵەکان تا ڕێگەچارێکی سیاسی بۆ قەیرانی سووریا و دانانی سنوورێک بۆ نامەتیەکانی گەلەکەی بدۆزێتەوە. لە پەیوەندێکی تەلەفۆنیدا لەگەڵ جۆ بایدن جێگری سەرۆکی ئەمریکا نووری مالکی دیدی حکوومەتی سەبارەت بە پێشاتەکانی ناوچەکە و قەیرانی سووریا خستە ڕووتیشی عێراق هەمیشە بێلان بۆ خوازیار بۆ کێشەکانی وڵاتە باشتیانە چارەسەر بکرێت. لایەنگرانی محەممەد مورسی سەرۆکی لە سەرکار لابراوی میسر بەردەوامن لە مانگرتنیان لە گۆڕەپانی ڕابعە عەدەویە و ئاڵپەیمانیی نیشتیمانیش داوای کرد ئەمڕۆ لەژێر دروشمی هەینی کشان ڕێپێوانێکی بەرفراوان بۆ پشتگیریکردن لە شەرعیەت ئەنجام بدرێت. ئاڵپەیمانیی نیشتیمانی کە لە نزیکەی 30 حزب و بزوتنەوەی سیاسی پێگاتۆ داوای کرد ڕێپێوانێکی بەرفراوان بۆ وەستانەوە دژ بە کوتەدا بەسەر شەرعیەتدا ئەنجام بدەن تاکیدیشی کردەوە شۆڕشەکان هەرگیز کۆتایی نایەت و تا گێڕانەوەی محەممەد مورسی بۆ سەر دەسەڵات بەردەوام دەبێت. با مەبەستی تاوتوێکردنی دۆسیە ئەتۆمی ئێران بڕیارە لە هەفتەی داهاتوودا کۆبوونەوەی لە نێوان نوێنەرانی یەکێتی ئەوروپا و چەند بەرپرسێکی باڵای گروپی 5 کۆیەک لە برۆکسل پایتەختی بەلجیکا بڕێوە بچێت. لەو چارچەوەیدا مایکل مان وتەبێژی کاسری ناشتۆن هەماهەنگکاری کاروباری دەرەوەی یەکێتی ئەوروپا ئاشکرای کرد بە مەبەستی تاوتوێکردنی دۆسیە ئەتۆمی ئێران هەفتەی داهاتوو ئاشتۆن لەگەڵ چەند بەرپرسێکی باڵای گروپی 5 کۆیەک کۆ دەبێتەوە. علی شوکری وەزیری پلاندانانی عێراق ئامادەی وەزارەتەکەی دەربڕی بۆ ئەنجامدانی سەرژمێری دانیشتوان و ئاماژی بۆ شکێر ئەنجامدانی پرۆسەکە پێویستی با بڕیاری سیاسی هەیە. علی شوکری لە پەراوێزی ئەنگی ڕۆژی جیهانی دانیشتوان لە لێدوانێکدا بۆ ماڵپەڕی مەدا پرێز ڕایگەیاند وەزارەتی پلاندانان لە ئامادەباشیدا بۆ ئەنجامدانی سەرژمێری دانیشتوان و جەختیکردەوە سەرژمێری پەیوەندیدارە بە تەوافقی سیاسی بۆیە پرۆسەکە پێویستە بە بڕیارێکی سیاسی پێویستی بە بڕیارێکی سیاسی هەیە بۆ ئەنجامدانی سەرژمێریکردنی دانیشتوان. لە دوو ێرشی خۆکوژیدا لە شاری ڕوومادی خۆراوای بەغدای پایتەخت 5 ئەندامی هێزەکانی پۆلیس کوژران. چەند سەرچاوەیەکی پۆلیس ڕایگەیاند ژمارە کەسی خۆکوژ هێرشیان کردوتە سەر بنکەی هێزەکانی پۆلیسی ڕوومادی و باهۆیەوە 5 ئەندامی هێزەکانی پۆلیس کوژراون. بەوتەیە سەرچاوانە لە سەرتادا یەکێک لە خۆکوژەکان دەستڕێژی گولەی لە پاسەوانەکانی بنکەکە کردو و دوو کەسی لێ کوشتون و بەدوایەوە ێرشەشدا چۆتە بنکەکە و خۆی تەخاندۆتەوە بەو هۆیەشەوە 3 ئەندامی تری هێزەکانی پۆلیس کوژراون. حەزم بە بڵاوی سەرۆکوەزیرانی میسر کە ڕاست پێراوە بۆ پێگەنانی حکومەت بەردەوامە لە توێژەکانی بۆ پێگەنانی حکومەتی نوێی مسر کە چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر لە وەزارەتەکەی حکومەت یەک بخات. حەزم بە بڵاوی لە لێدوانێکدا بۆ ئاژانسەکانی هەواڵ ڕێگەیان ئەوان ڕێگرنین لە بەشداری هەندێک لە ئەندامانی خوان موسلیمین لە کابینەی نوێی حکومەتدا و بە بڵاوی جەختی کردەوە ئەوان دوودڵنین لە ئیتیمای سیاسی کەسێک کە سەر بە پارتی ئازادی و دادپەروەری بێت گەرشیەوە بێت بۆ وەرگرتنی پۆستەکە. کورتێک لە هەواڵەکانتان پێشکەش کرا کامەران.